سڵای خۆی گەورتان لێبێت بەڕێزان من پارێزەر فەرمان حەسەن و بەرنامەی ڕێساتان پێشکەش دەکەم. بەڕێزان پاش هەفتەیەکی دیکە هەڵبژاردنێکی چارەنووس و ساز لە کوردستان و عێراق بەڕێوە دەچێتەوەی بۆ خەڵکی کوردستان لەو هەڵبژاردنەدا جیاوازە لە شارەکانی خواری و عێراق هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دوای 4 ساڵی تەواو لە ستەم و زۆرداری دەسەڵاتی کوردی و چەساندنەوە و برسیکردنی و ستەم لە خەڵکی بەڕێوە دەچێت. خەڵکی هەرێمی کوردستانم هەڵبژاردنە بە دەرفەتێکی زێڕین دەبین بۆ سزادانی و کەسانی لە بری جێبەجێکردنی بەڵێنەکانی 4 ساڵی ڕابردویان دۆزەخێکیان بۆ خەڵکی هەرێمی کوردستان دروست کرد. ئەوەی بۆ خەڵک گرنگە ئەو دەنگانەی کە دەدرێت لەم هەڵبژاردنەی بۆ پەرلەمانی عێراق چۆن دەگاتە شوێنی خۆی و ناگۆڕێت و وەک هەڵبژاردنەکانی پێش و ساختەکاری تێدا ناکرێت و یاری بە ئەنجامەکان ناکرێت. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق دڵنیایی بە خەڵکی هەمووی عێراق داوە کە ڕێوشوێنەکانی ئەمجارە بۆ هەڵبژاردن جیاوازن و مەجال و دەرفەتی ساختەکاری زۆر کەم کردوێتەوە. ئایا لە هەڵبژاردننی ئەمجارە بە فعلی هەڵبژاردنێکی جیاواز دەبینین و کۆمیسیۆن ڕێگە بە ساختەکاری نادات و دەسەڵات یا خودە هێزانی کە پێشووتر پشتیان بە ساختەکاری و دەستکاریکردنی ئەنجامەکانی هەڵبژاردن دەبەست ناتوانن دەستکاری ئەنجامەکان بکەن و ساختەکاری ئەنجام بدەن. تاوانەکانی هەڵبژاردن و تاوانەکانی کاتی بانگەشەی هەڵبژاردن و توند و تیژیەکانی هەڵبژاردن بە پێی یاسای هەڵبژاردن چین لە هەرێمی کوردستان و عێراق و چۆن دەتواندرێت ڕێگە لەم تاوانانە بگیردرێت لە کاتی بانگەشەی هەڵبژاردن و کاتی هەڵبژاردن تا تەواوبوونی پرۆسەکە بە تەواوی. ئەم هەڵبژاردنە بۆ هەرێمی کوردستان جیاوازی تەواوی هەیە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو. گرنگی زۆری بەشداری خەڵک چیە و چۆن زۆری بەشداری خەڵک لە هەڵبژاردنەکە دەتوانێت ئاڕاستی ڕووداوەکان بگۆڕێت و گۆڕانکاری سیاسی لە هەرێمی کوردستان و عێراق بهێنێتە ئاراوە بۆ گۆڕینی ئەو بارودۆخە سیاسیە ناخۆشەی کە لە 4 ساڵی ڕابردوودا دەسەڵاتداران دروستیان کردووە. بەڕێزان تاوتوی هەڵبژاردنەکانی عێراق و هەڵبژاردننی 12 ئایار دەکەین بە میوانداری هەردوو بەڕێزان هەڵش عەبدولفەتاح ئەندامی پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردن واروها بەڕێز دانەدارە ڕاوێژکاری یاسایی پەرلەمانی کوردستان بەڕێز دانەدارە کەمێکی دیکە لە ستودیۆ هەولێرەوە لەگەڵمان دەبێت ئیشەڵا. کاک هەڵشۆ عەبدولفەتاح لە بەڕێزتەوە دەست پێ دەکەم. بەڕێزت وەک چالاکوانێک کە چاودێری بارودۆخی هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردن دەکەی هەڵسەنگاندنی تۆ بۆ ئەم چەند ڕۆژەی ڕابردووە لە بانگەشەی هەڵبژاردن چییە و چەند جیاوازە ئەم بانگەشەی بەڕێوە چووە پێشێلکاریەکانیش کە ئێوە چاودێریتان کردووە چی بوون؟ بەڵێ زۆر سپاس ڕێزمانەیە بۆ بینەرەکانتان لە هەر شوێگەن. دیارە وەک لای هەمووان ئاشکرایە ساڵی 2018 بە شێوەیەک لە شێوەکان بە ساڵێکی هەڵبژاردن ئەژمارەکرێت چونکە ئەوەی کە ئێستا هەیە بە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەست پێکات وەتەمە ناکەم کە هەڵبژاردنەکانی کەش کە پەرلەمانی کوردستانە بڕیارە لە هەر لەم ساڵە ئەنجام بدرێت و لە هەمان کاتە ئەنجومەنی پارێزگاکانە خۆجارێکی تر ماوەی یاساییان تەواو بێت هەر لەم ساڵە هەڵبژاردنیان بۆ ئەنجام بدرێت. ئەوەی کە ئێستا تیاین بانگەشەی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ماوەی نزیک بە 18 ڕۆژێکی تێپەڕاندووە بە شێوەیەکی گشتی ئەگەر هەڵسەنگاندنێ بکەین بۆ ئەم بانگەشەی هەڵبژاردنە لەگەڵ بانگەشەی هەڵبژاردنەکانی ڕابردوو بانگەشەی هەڵبژاردننی ئەم ساڵ واتە یاخود بڵێم خولی چوارەمی پەرلەمانی عێراق جیاوازترە لە بانگەشەکانی تر بە گشتی بانگەشەیەکی تا ڕادەیەک ئارام بووە و دەتوانین بڵێ کەمترین حاڵەتی تونوتیژی و بەریەککەوتن و ڕوبەڕووبوونەوەی لایەنگر و ئەندامانی هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەت لە شەقامەکان و لە دەستگاکانی میدیاییەوە بەریەککەوتن کەم بووە. بەڵام ئەم کەمی بەریەککەوتنە ناکاتەوەی کە بڵین هیچ نەبووە بەڵکو وەتوانین بڵین دابەش بووە بۆ سەر دوو ئاست. بەشێک لە دەستگایە میدیاییەکان تا ڕادەیەک تەسعیدێکی زۆر کراوە کە ئەو چاودێریەی کە هەبووە ڕێژەیەکی زۆر لە پێشێلکاری یاخود هاندانی تونوتیژی کە کاتێک ئێمە ماڵین پێشێلکاری و هاندانی تونوتیژی هەردووشیان پێشێلکاریەکانی بانگەشەی هەڵبژاردن بەرمەبنای یاسای ژمارە 43 هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەو تعلیماتانەی کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بەڕێنمایی ژمارە ئەو تعلیماتانە چین کە پێشێل کراون و جێبەجێ نەکراون وەکو خۆی. بەڵێ لە دیارترینیان ئەوەیە کە هێز و لایەنە سیاسیەکان خۆیان بە دوور بگرن لە بەکارهێنانی دەستەواژەی زبر و ناوزڕاندنی هێز و لایەنە سیاسیەکانی تر و بەکارهێنانی دەستەواژەی بریندارکەر جا چ قەومی بێ یاخود ڕەگەزی بێ هەر یەکێ بێ لەوانە و لەگەڵ جێبەجێکردنی ئەو ڕێنماییانە لە بانگەشەی هەڵبژاردننی مەیدانی کە خۆی لەوا بینێتوانێ نابێت هەڵواسینی پۆستەر و
وێنە و ژمارەی هێز و لایەنە سیاسەکانی بەشدار لە هەڵبژاردنەکان بە مادەی لکێنەر کە خۆی لە کەتیرە و سیکۆتین و تاوکو دوایە بینێتەوە بەکار بهێنرێت و خاڵێکی تر ڕێنمایەکی تر لە ڕێنمایەکانی کۆمیسیۆن بەکارهێنانی دام و دەستگای گشتی و فەرمیە بۆ بانگەشەی هەڵبژاردن. لە ڕابردوودا معاناتیەوە بوو کە پارتە دەسەڵاتدارەکان دام و دەستگای گشتیەکانیان مڵکی گشتیان بەکارهێنا لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە بۆ ئەوەی ئیشوکاری خۆیان بەڕێ بکەن. ئەم هەڵبژاردن یاخودم بانگەشەیە چەندە و دیاردەیە کەم بووەتەوە. بەڵێ لە ڕاستیە ئەم دیاردەیە کەم بووتەوە بەڵام ناتوانین بڵێ هەر نەماوە بەڵکو ئێستش بەشێک لە هێزە دەسەڵاتدارەکان دام و دەستگا گشتیەکان و فەرمانبەرانی گشتی کە وەکو هەر هاوڵاتێکی کەرتی تایبەت کە کارەکە لە کەرتی تایبەت و تاوەکو دوایی ئازادە لەوەی کە چۆن بانگەشە بۆ لایەنێکی سیاسیکە بەڵام بەبێ ئەوەی وەزیفە گشتیەکەی بەکاربێنێ بەبێ ئەوەی فەرمانگەکەی بەکاربێنێ لە خزمەتی ئایدۆلۆژیایکی دیاریکراوە یاخود قوارێکی سیاسی دیاریکراوە. لەم بانگەشەی هەڵبژاردنەشە بە تایبەت لەلایەن هێزە دەسەڵاتدارەکان لە ناوچە جیاوازەکان بە تایبەت چەند پێشەلکارێکی هەڵبژاردن هەبووە، پێشەلکارێکی ڕێنمایەکانی کۆمیسیۆن هەبووە کە فەرمانگەی گشتی بۆ لە خزمەتی هێزێکی سیاسی یاخود قوارێکی سیاسی بەشدار لە هەڵبژاردنەکان بەکار هاتووە. لە هەرێمی کوردستان پارەسەڵاتدارەکان ئەو کەرتی گشتیان بەکارهێناوە بۆ بەرژەوەندی خۆیان لە بانگەشەی هەڵبژاردندا؟ بەڵێ دیاریکراوی باسی بکەی. بەڵێ بە دیاریکراوی بەشێک لە هێزە سیاسی دەسەڵاتدارەکان دام و دەستگا گشتیەکانیان بەکارهێناوە بەڵام بە ڕێژەی هەڵبژاردنەکانی ڕابردوو نییە و ئەمە تا ڕادەیەک کەمی کردووە و بە جۆرێک لە جۆرەکان هەوڵیان ناوە فەرمانبەران بە تایبەت ئەوانەی چوارچێوەی وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە بۆ کۆبوونەوە جەماوەرەکانیان کۆبکەنەوانێ و لەژێر فشاری جۆرا و جۆرە زۆریان لێ بکەن بۆ کۆبوونەوە جەماوەرەکان و بۆ بانگەشەکردن بۆ قوارێکی سیاسی دیاریکراو کە ئەمە بە پێی ڕێنمایەکانی کۆمیسیۆن پێشێلکاریە و پێچەوانە وەسێتەوە لەگەڵ ئەو تعلیماتانەی کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەری کردووە. دەبێت کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بانگەشەی هەڵبژاردننی لە 27 مادەیە ڕێخستووە کە سەرجەمیان پێویستە هێز و لایەنە سیاسیەکانی بەشدار لە هەڵبژاردن زانیاری پێ بدەن بەو تیمانەی کە بۆ بانگەشەی هەڵبژاردننی 12/5 دروستیان کردووە تاوەکو نەکا بەوەی کە هێزێکی سیاسی یاخود کاندیدێکی بەشدار لە هەڵبژاردنەکانی 12/5 پاساوی ئەوە نێنێتەوە بڵێ ئاگاییمان لەم تعلیماتە نەبووە چونکە دوجار کاگەڵشۆیکە لەو کێشانی لە هەرێمی کوردستانە بینرێت بەکارهێنانی هێزە ئەمنیەکان و هێزەکانی پێشمەرگەن و ئەنجامدانی بانگەشەی لە ناو هێزانەیە ئەمە چۆن چارەسەر دەکرێت بۆچی تا ئێستا چارەسەر نەکراوە هێزانە پابەت نابن بۆ ڕێنمایانەی کۆمیسیۆنەوە؟ بەڵێ لە ڕاستیە ئەمە بە دوو شتەکرێت. یەکەمیان تا سربەخۆی زیاتر بۆ وەزارەتی معنیەکان کە ناوخۆ و وەزارەتی پێشمەرگەیە یاخود لەسەر ئاسی عێراق وەزارەتی دیفاعە کە ئەمە پێویستە ئیستقلالەتی تەواویان هەبێت و دوور بن لە هەموو جۆرە دەستوەردانێکی حزبی و کەسی و گروپی بۆی کە بتوانن چۆن هاوڵاتیی مەدەنی موسساتێکی مەدەنی ئازادە لە هەر جۆرە بانگەشەیەکی هەڵبژاردن یاخود دەنگدان بە هەر هێزێکی سیاسی ئەویش بە هەمان شێوە ئازادە لە هەر جۆرە دەنگدانێک کە بۆ هێزی و تیارێکی سیاسی دیاریکراو. بەڵام بەداخەوە لە عێراق لە هەرێمی کوردستانیشا بە تایبەت ئەم هێزەکانی پۆلیس و ئاسایش و ناوخۆ دەسەڵاتداران هەوڵیان ناوە بەردەوام بەکاریان بێنن بۆ چارەسەرکردنی ئەمەش پێویستە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ڕێکاری تونتر بگرێتە بەرامبەر ئەو هێز و لایەنە ئێستا دەستێواردانەکان وجودی هەیە لە ناو هێزەکانی پێشمەرگە هێزەمنیەکان ئێوە کە چاودێری دەکەن بەڵێ بێگومان بە تایبەت لە چەند ڕۆژی ڕابردووە کە وەک ئاماژەم پێدا چەند هێزێکی سیاسی لە ڕێگەی فشاری ناڕاستەوخۆوە و ڕاستەوخۆ و ناڕاستشار و هەڕەشە کراوە لە هێزەکانی پێشمەرگە هێزەمنیەکان بەگشتی. بەڵێ وەگوتم لە ڕێی دەرکردنی نووسراوە و بە شەفەیش پێیان وتراوە کە ئەمە بۆ خۆی بە جۆرێک فشارە کەوا ئەکات لەو دەنگدەرە سەربەخۆی تەواوی نەبێ ئازادی تەواوی نەبێت لە دیاریکردنی ئەو قوارە سیاسی کە متمانەی پێبات بۆ هەڵبژاردنەکە. دەست خۆش کاگەڵشۆ عەبدولفەتاح دەسمەلای کاک دانەدارە لە هەولێرە و لەگەڵمانە. کاک دانام کاتەتە باش دەمەوێت پرسیاریەوەت لێ بکەم یا خودەوەمان بۆ ڕوون بکەیتەوە کە تاوانەکانی بانگەشەی هەڵبژاردن چین ئەو تاوانانە چۆن ڕێگیریان لێ دەکرێت مەترسیەکانی چین؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو عەرزەکەم بۆ جەنابت بۆ میوانەکەتان
بینەر و بیسەری پەیام لە ڕاستیدا هەرچۆن هەڵمەتەکانی هەڵبژاردن ئامرازێکە دەرفەتێکە وەکو مافێکی دەستەبەر بۆ تەواوی کاندید و قەوارە و لایەنی سیاسی دەستەبەر کراوە کە لە ماوەی یاسایی خۆیان بە پێ و سیستەمانەی کە لە وەکو پەیڕەوێک لە کۆمیسیۆن دەرەچێ ئەم مافە دەستەبەر کراوە کە پرۆسەکە بەڕێوە بەرن هەرچۆن لە ناو سیستەمەکەش بە ڕێزان ئاماژیان پێکرد کە ئەوەی دەگونجێ ئەوەشی ناگونجێ ڕیز کراون و باسییان کراوە لە هەمان کاتا پرسێک هەیە زۆر جار پێویستە ئاماژەی پێبین چونکە لە ناو پرۆسەیەکی هەڵبژاردن بە تایبەت یەک لەو هەڵبژاردنانەی کێتە پێشەوە ڕاستە ئەمە بە شێوەیەکی دووبارە و سێبارە بێتەوە بەڵام هەر جارە بۆ خۆی باەخی خۆی هەیە واتە بە شێوەیەک لە شێوەکان ئەم هەڵبژاردنە گرنگی گەورەی هەیە هەرچۆن فوقەهای دەستوری باسیەوەکەن کە ئایا ئەمە مافێکی سیاسیە تەنها هەرچۆن دەستوری وڵاتان بەشێکیان بە مافیاندانا و بەشێکیان بە وەزیفە و ئەرگدانناوە ئەم وەزیفە و ئەرکە لێرەوە دەست پێکا کە خەوارەکان ململانێکی قوڵەکەن لەسەر بەدەهێنانی ئەم یاخود بەدەستهێنانی متمانی دەنگدەران لێرە لە کاتی ئەم جۆرە ڕکابەریە کێشە دروستە بێت جۆرێک لە ناتەواوی دروستە بێت جۆرێک لە لادان دروستە بێ بە تایبەت ئەوانەی کە لە دەسەڵاتن لادان زۆر دروستەکەن هەر چۆن ئێستا ئەوابینین لە ناو شارەکان ئەم پرسانە دروست بووە ئەوەی پێوترێت تاوانەکانی هەڵبژاردن لە یاسای ژمارە 45 ساڵی 2013 هەموار کراو لە فەسڵێکی تایبەت باس کراوە واتە ئاماژەی پێکراوە کە کۆی ئەو تاوانانە چین وە سزاکانیشی چۆنن بۆی کە هەمیشە بە تایبەت ئەو سزانەی کە ینی دەسەلمێندرێ چونکە تاوان ئەو کاتە بە تاوانداهاندرێ کە دەقێکی یاسایی بە تاوانی بزانێ بە دیوێکی ترا ئەو تاوانە سەلمێنراو بێ بەڵام لێرە حەزەکەم بەر لەوەی بچمە سەر ژماردننی ئەو تاوانە ئینتیخابیانە شتێکم هاتەوە بیر کە ئەو شارەزانەی پرسی هەڵبژاردنەکان شرۆڤیان کردووەویش بریتە لەوەی کە ئاماژە بە مادەی 21 لە یاسای سزادانی عێراقی ئەم جۆرە تاوانانەی لە ناو یاخود لە ئەنجامی بەڕێوەبردنی هەڵمەتی هەڵبژاردن یا لە ناو ڕۆژی هەڵبژاردن دوای هەڵبژاردن ڕۆ دەن جۆرە تاوانێکن تاوانێکی ئاسایی و عادین یا تاوانێکی سیاسین زۆرێکیان بە جۆرێک لە تاوانە عادیەکان ژماردویانە بەڵام من لێردا وەکو ڕایەکی متەواضع پێم وایە مادەم بەکارهێنانی ئەم مافێکی سیاسی بێ و تۆش وەکو پاڵێورا و مافێکی سیاسی خۆ پەیڕەو کردووە کە مادەی 20 لە دەستوری هێمشەی عێراق دایناوە کە هەڵبژاردن و خۆ پاڵاوتن مافێکی سیاسیە کەواتە تۆ گەینە و ڕاستەیە کە بڵێن بەڵێ تاوانەکانی هەڵبژاردنیش تاوانێکی سیاسیە واتە ناکرێتەوە تاوانێکی ئاسایی بێ تۆ مەسەرەن بێنی ئیعلانی بکەی کە یاخود ڕای بگەیەندی یەکێک لە پاڵێوراوان کشاوەتەوە یا ڤیدۆیەکی بڵاو بکەیتەوە یان زانیارێکی ناڕاست دووپات بکەیتەوە لێرە ئەمەوێ لێرە بە خێرایی ئەگەر دەرفەت پێ ئاماژە بۆ تاوانانەی هەڵبژاردنەکان بکەم بەگشتی ئاماژنی باس کراوە دیارترینی ئەو تاوانانە کە لە هەڵبژاردنەکان لە کاتی ئەنجامدانی هەڵبژاردن ئەنجامەدرێ یا دەبێتە ناشرینکردنی پرۆسەکەەوە پرۆسەکە لە هەندێک کات پەکەخا یا هەندێک کات لە کەداریەکە دیارترینیان وەکەوەی کە پێی دەوترێت گزیکردن لە پرۆسەکانی هەڵبژاردن لە کاتی هەڵبژاردن ڕۆدا یاخود ئەوەی پێی دەوترێت توندوتیژی هەڵبژاردن من لێرە ئەمەوێ بەروارێک بیر بخەمەوە نەڕیکلام بۆ خەوارێ بکەم لە ساڵی 2004 ئێمە لە شاری هەولێر ڕێکخراوێک بۆ کۆی پارێزگاکانی کوردستان و باکووری عێراقی ئەوە کردبوو هەڵمەتێکی ڕێخستە بوو یاخود وەرکشۆپێکی کردبوو لەسەر ئەوە پێی دەوترێت و نتیجەکانی هەڵبژاردن باوەڕتان بێ ئێمە لە وەرکشۆپەکە لێ بووینەوەی ساحیبرەکەی وشک نەبووەوە ینی لایەنێک لە لایەنەکان بارگای کۆمەڵ لایانی سووتان و بوو بە کێشەیەکی گەورەکەواتە عنفی ئینتیخابی دایمە جۆرێک لە جۆرەکان ئامادەی هەیە لەم وڵاتانە تۆمارەکان یاخود بڵێن تاوانەکان دابەشە بن بۆ چەند قۆناغی یەکەمیانەوەی پێوترێت تاوانەکان لە کاتی تۆماری دەنگدەران ئەم تۆمارەی کە هەموو هەڵبژاردنێکی پێکرێەوە باشترین هەڵبژاردنەوەی کە تۆمارەکەی پاک بێ و خاوێن بێ ئێمە بەداخەوە ئەمەمان لە کوردستان نییە تا ئەمە لێرە پێشنیارەکەم کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی کوردستان سەرپەرشتیاری هەڵبژاردنەکانی دیکە نەکا بەڵکو کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی بکە چونکە ئەوان تەکنیکێکی زۆر باشیان کڕیوە لە کۆریای باشوور و ئەوان کۆمەڵی ڕاهێنەری باشیان هەیەوە شارەزاییان هەیەوە زیاتر بێلایەنتریشن ئەوانەی لە کوردستان بەداخەوە ئەوە دەرنەچووکە بۆی هاتبوو کەواتە تۆمارێکی دەنگدەرانی باش خاوێن
مردووان و دووبارە و ناوی وهمی و چی هەمووی خۆتان نەزانن تۆمارێکی ڕێک و تەواو بێ و ئەگەر بکرێت لەسەر بناغی سەرژمێریکی دروست کاک دانامێ ئەوان بۆ ڕوون بکەیتەوە ئەو تاوانانە چین کە نەتیجەی هەڵبژاردن و هەڵبژاردنە خاتە مەترسیەوە کاک دانا ئەوانە بەگشتی بریتی دەبن لەمانە کە لە سیستمی یاخود لە پەیڕەوی ژمارە 11 کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە ساڵی 2010 ئاماژەی پێکراون لەو تاوانە نکردن یەکەمیان بەشداری نەکردن خۆی بەشداری نەکردن ڕەنگە ئێستا یەکێک بڵێ ئایا چۆن بەشداری نەکردن خۆمە مافێکە ممارەسەیەکەی ئێمە دەستوری هەندێک وڵاتەوەی لەبیرم بێ لە ئوسترالیا وەکو وەزیفە وەکو ئەرک بە شێوەیەکی زۆر یعنی بە وەکو واجبێک تەماشا کراوە کە پێویستە دەنگدەر دەنگ بداوە ئەو ڕێژەی کە دیاری کراوە بۆ سەرکەوتن بە هەند وەرگیراوە لێردا ئەتوانم بڵێم بەڵێ ئەگەر تۆ ئەوەی لە پێشەکەکە تۆ ئاماژت پێدا ئەگەر مانایەک لە مانەکان بۆ وەرگرتنەوە خود سزادانی کەسانێک کە پێ دوایە وا دەرنەچوون یا لادەر بوون یا دۆخی کوردستانیان بەم ڕۆژە گەیاندووە کەواتە لەم ڕۆ وەزیفەیە لەو ڕۆی دیکەەوە کەمە هەڵبژاردنێکە هەر 4 ساڵێک جارێک دووبارە بێتەوە و کۆمەڵی خەڵک نوێنەرایەتی تۆکەن ئەمە مافێکی خۆت ئەتوانی بەکاری بێنی یان یەکیتر لەوانە بریتە لە تاوانەکانی ڕفاندنی سندوق و دەستکاریکردنی ئەنجامەکانی دەنگدان ئەم پرۆسەیە ڕەنگە هەندێک پێی وا بێ ئەم جارە سندوقی دەنگدان ئەلکترۆنیە و دەنگدان بەو شێوە کلاسیکەی جارانی پێشوونیە بەڵام بۆ ئاوارەکان بۆ زانیاریتان لە چەند پارێزگایکی عێراق هەر بە شێوە کلاسیکەکەی یەکیتر لەوانە لە تاوانەکانی جیاکردنەوەی دەنگدان گرفتێکی گەورە لە ناو یاسای ژمارە 45 هەیە و ئێستاشی لەگەڵ بێ ئەمە مەترسیەکی گەورە و ڕاستەقینەیە بریتە لە گۆڕینی دەنگ و دەنگی هاوڵاتیان بۆ کورسی ئەم لە کاتی گۆڕین و یەکلاکردنەوەی ئەم دەنگانە بەداخەوە گرفت دروستە بێتەوە تەماشا بکە لە هەندێک پارێزگای کوردستانی لە هەڵبژاردننی 2014 ئەوەی پێی دەوترا قاسمی انتخابی نزیک بۆتەوە لە 50,000 سەوت کەچی لە پارێزگایکی وەکو واسط یان خواردتر 7,000 دەنگ بۆەوە تا کاندیدێک لەوێ بە 7,000 دەنگ بە زۆری نەدەرچووە بەو شێوە گرفتێکی تر ئەوش ئەوەیە بریتە لەو باقییانەی کە دەمێنێتەوە باقی ماوە لە ناو یاسای ژمارە 45 هەمیشە بۆ لیستی براوەیە واتە لیستێک کە کورسی بەدەست نەهێنابێ ناتوانێت بە باقی کورسی بەرێ و بە براوە حسابێ ئەمە گرفتێکی تر لەوانەیەکی تر لەوانە لەو تاوانانەی کە وەکو تاوانی هەڵبژاردن ناسێنراوە بریتە لە دووبارە دەنگدان ئەم جارە خۆشبەختانە لە پرۆسەکە وردە وردە خەریکە باشە بێ ئەوش بریتە لە بە شێوەیەکی ئەلکترۆنی و تۆ بە کار دەنگەدەی واتە ناتوانانی تۆ لە بری کەسێکی دیکە یەکێک لە بری تۆ بەکارهێنانیم کارتە بەڵام من بیستومە لە 1-2 پارێزگای کوردستان ئەو کارتانە بەشی زۆری ینی بەشێکی دیارن نەک بڵێم زۆر بەشێک وەرنەگیراوەتەوە لایەنێک داوای کردو کارتانە وەربگرێ بۆ ڕۆژی دەنگدان بەداخەوە تەزویری پێ بکە یەکیتر لەوانە بریتە لە هەڵگرتنی چەک و بەکارهێنانی توندوتیژی لە بنکەکانی دەنگدان ئێمە زانین بەداخەوە ئێستاشی لەگەڵا بێ بەو پێی کە تا ئێستا دەنگدانی تایبەت ماوە ئەم دەنگدانە تایبەتەوەی کردو کە بەشێک لەوانە بە خۆی نابێ بە چەکەوە بێنە بنکەکانی دەنگدان بەڵام تۆ ئەمە بۆ کێ باسەکەی خۆ ئەو کەسانی کە چەکیان پێ ئەم ڕاستیانە نازانن مەترسیەکی گەورە دروستەکەن لەسەر ئەمە دیارترین ئەوانن کە لە ڕۆژی پرۆسەکانی دەنگدان جامدرێ ئەمە دیارترینی ئەو تاوانە نەبوون کاکدانا ئەو چەند ڕۆژەی ڕابردوو چۆن دەبین یعنی بۆچی تاوانەکانی هەڵبژاردن و کاتی بانگەشەی هەڵبژاردن هەمیشە دووبارە دەبنەوە ئایا هۆکارەکەیەوە کە سزایەکی گونجاو نییە بۆ ئەنجام دەرانی ئەو تاوانانە خۆی لە ڕاستیدا بریتە لەوەی بەکارهێنانی مڵک و ماڵی گشتی بۆ هەڵبژاردنەکان و ئەو کەسێک کە لایانی بەهێزەوە ئەوە تەبعەن خۆی بە ئاشکرا ناڵێ مڵک و ماڵی دەوڵەتم بەکارهێناوە بەڵام خۆی پارێکی زۆری لەبەردەسە تۆ تەماشا بکە ئێمە لە چەند پارێزگایکی کوردستان ڕیکلام و ئەوکە دەڵێ پڕۆپاگەندەی لایەنێکی سیاسی بە ڕۆژ هەڵێواسن بە شەو لێکراوەتەوە لە هەندێک شەقامی گشتیە تەنایی لایەنێکی دیاریکراوی پێوەیە ئەمە مەترسێکی گەورە دەرەخا لەسەر ئەو جۆرە بۆچی ئەم حاڵەتانە بەردەوام دووبارەیە بنەوەیە کۆمیسیۆن ناتوانێت ڕێگری بکات لەم پێشێلکاریانە کاکدانا نەخێر بە دڵنیاییەوە ناتوانێت پێشێلکاری بکە ئەگەر بیتوانێت کۆمەڵێک بەناو کاندید نەخوێنەوار بەڕاستی ئەمانە لە میدیاکانەوە قسەیان بەلایەنێک نەوە من لەو ڕۆژانە ڤیدۆیەکم بۆ هاتبوو لە پارێزگاری هەڵەبجە کاندیدێک شەبەکەی فولە بێ و قسە بە مامۆستا عەلی باپیرە لە زۆر بەناشرین لە حاڵێک ئەمە
بۆ خۆی لە وەزن و کێشەی خۆی و قەوارەکەی و ئەوانەش کە دروستیان کردو کەمەکاتەوە گینا کەسایەتی مامۆستا عەلی و کەسایەتی لیستی کۆمەڵ بە تایبەت لە هەڵەبجە ئەوە هەر قسەیە کە هەر ناکرێ بەڕاستی ئاماژەی پێبنەوە بۆ خۆیان ڕەنگە بێ مخاتەبەی جۆرێک لە وروژاندنی عاتفەی بەرامبەری پێ بکە ئەمە ئەگەر کۆمیسیۆن بەهێز بێ بەڕاستی کۆمیسیۆن توانایەکی باشیە بێن باوەڕم وایە دەکرێت سزای توندی ئەمانە با ئەگەر قەوارەکەشی لەسەرەوە بێ یاسای ژمارە 45 باسی ئەوە کە ئەگەری هەیە بگاتە 25 ملیۆن دۆلار سزاکان بەوە تا سزای نەکخۆی سزای قەوارەکەش با کە ئەم پێشێرکاریان نەکەن ئەگەر سزاکان بەردەوام بێن باوەڕم وایە جۆرێک لە کاندید و قەوارە ڕێکە بنەوە جارێکی دیکە ئەمە دووبارە سزاکان نەرم نین کاکدانە ینی سزای سوگ نین خۆی لە ڕاستیدا خۆی سزاکان لە نێوانی حەبس و پێبژاردنایە لە ڕاستی ئەمە جۆرێکە لە فەلسفەی سزادان بۆ تاوانەکانی هەڵبژاردن و کوتم لە سەرتاوە تاوانەکانی هەڵبژاردن زۆریان لە چوارچێوەی تاوانە ئاساییەکان ژمێردراون بەڵام ئەگەریەوە هەیە بە تایبەت ڕەوتی سزادان لە هەرێمی کوردستان بەرەوەوە چێکە بەهۆی نەمانی پارە و بوجەی هەرێم و نوقسانی کورتێنانی بوجەوە ئەگەر ئەو هەیە زۆرێک لەو تاوانە گەرچی ئەم یاسا ناکرێت پێوەی پابند نەبیەوە تامە یاساکی ئیتیحادیە بەڵام بە ئاقاریەوە زیاتر بچێتە سەر بابەتی پێبژاردن واتە پێبژاردننی زۆر بە تایبەت لەو مەبلەغی کەوەکو جۆرێکە لە وەرگیراوە لە قەوارەکان ئەگەری زۆر هەیە بەشێکیان لەوێ سزا بدرێن واتە سزاکان زۆرتر دارایی بن نەک سزاکان زۆری لەسەر پرسی هەڵبژاردن و باوەڕیش ناکەم تا ئێستا کەس گیرابێ لەسەر ئەم پرسانی کە پێوترێ پرسی هەڵمەتەکانی هەڵبژاردن زۆر باشە دەست خۆش کاک ئاڵشۆ سەرنجی بەڕێز چێ بۆچی پێشەرکاریەکان بەردەوام دووبارە دەبنەوە بۆچی بەریان پێناگیرێت بەڵێ لە ڕاستیە بۆ ڕێگرتن لە پێشێرکاریەکانی بانگەشەی هەڵبژاردن بە دیاریکراوی متەفقم لەو بڕگەی کە ئەو ڕێنماییانەی کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن دەری کردووە لەسەر ئاسی عێراق ڕێنمایی گەلێکن کە زیاتر سزادانەکانی سزایەکی مادیە کە مەبلەغێ پارەی دیاریکراوە کە لە حاڵەتی دووبارە بوون و چەند بارەبوونەوەی ئەم هێزە سیاسیە بە بڕێکی دیاریکرا و سزا ئەدرێت کە پێم وایە ئەم بڕە ناتوانێت ببێتە خاڵێک بۆ ڕێگرتن لە پێشێلکاریەکان و لە دووبارە نەبوونەوەی چونکە هێز و لایەنە سیاسیەکان کاتێک کە بەشداری لە هەڵبژاردنەکانەکەن بڕەپارەیەکی زۆر لە بانگەشەی هەڵبژاردنە بەخەرج دەدەن تەنا بە خاتریەوەی کە بتوانن کەسبی چەند هەزار دەنگێ بکەن و بگاتە کورسێک و ڕێژەی کورسی پەرلەمانی پێزیاد بکەن بۆیە زۆر زەرورە کە لە ئێستاە چ بۆ ئێستا چ بۆ داهاتوش کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بیر لەوە بکاتەوانێت لە حاڵەتی ئەنجامدانی پێشێلکاری بانگەشەی هەڵبژاردن سزاکان بە شێوەیەکی وا تون دای بنێت کە هێز و لایەنە سیاسەکان زاتی ئەوە نەکەن یاخود کارێکی وانەکەن کە ئەو سزایانە یاخود ئەو پێشێلکاریانە ئەنجام بن چونکە دوجار ئەم پێشێلکاریانە بۆ بەرگرتن لەم پێشێلکاریانەت پێویست بەوەیە کە ئەم دامەزراوەی معنیە پەیوەندیدارە بە بەڕێوەبردننی پرۆسەکانی هەڵبژاردن کۆمەڵێک سزای توندی هەم هێز و سیاسیەکان هەم کاندیدەکانیش بدات کە کۆمەڵێک سنوور هەیە نەیبەزێنن بە خاتری کەسبکردنی عاتیفەی دەنگی دەنگدەر و بە خاتری تەسیردانان لەسەر دەنگدەر بۆ پێدانی دەنگەکان لە هەڵبژاردنەکانە بۆیە زۆر گرنگە کە هەڵبژاردننی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بیر لە ڕێکاری تونتر بگرێتەوانێ و کارێک بکات کە بیکاتە بربەستێک لە بەردەم هێز و لایەنە سیاسیەکانە تاوەکو ببێتە خاڵێک بۆ ڕاگرتن و وەستانی ئەو هەم هێزە سیاسیەکان هەمیش کاندیدەکان پێشێلکاری و یاخود سەرپێچی لە بانگەشە هەڵبژاردنەکانە کەم بکەنەوە یاخود هەر نەشیکەن باش کاگەڵشۆ بەڕێز باس لەوە کرد کە فشارێ لەسەر هێزە ئەمنیەکان و هاڕەشە هەیە تا ڕادەیەک کاریگەری هەبووە لەسەر ئازادیان بۆ هەڵبژاردنیان بۆ دەنگدانیان ئەم فشارانەی کە هەیە چەندە دەتوانێت زۆرە دڵنیایەک بدەیتەوە و دەنگدەرانە کە هیچ تاسیرێک نابێت لەسەر دەنگەکانەوە هیچ کەس نازانێت دەنگیان بەکێداوە چونکە زۆرێک لە ترس بڵاو کراوەتەوە کە گوایە لە ڕێگەی کۆمەڵێک ڕێوشێنەوە یاخود وەرگرتنی کارتەوە دەتوانرێت بزانرێت ئەو کەسانە دەنگیان بەکێداوە بەڵێ دروستکردنی فشار لەسەر هێزەکانی ناوخۆ بە تایبەت هێزەکانی پێشمەرگە و پۆلیس و ئاسایش و کارمەندانی وەزارەتی بەرگری و تاوەکو دوایی
تەنها فشارێکە بێت کە فشارێکی کاتی وە کاریگەری لەسەر ڕۆژی دەنگدان نابێت چونکە هەموو هێزولایەنە سیاسیانی و هەموو دەنگدەرێک لەسەر ئاسی عێراق کاتێک کە دەنگەیە یەکێک لە بنەماکانی ئەوەیە کە دەنگدانەکە بە شێوەیەکی نهێنی ئەبێ و دوایین تعلیماتەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانیش کە ئەنجومەنی کۆمیسیاران لە هەفتەی ڕابردووە دەری کرد تەکید لەوە ئەکاتەوانێت کە دەنگدان سڕی ئەبێت بەبێ ئەوەی تەنانەت ئەگەر هات و خواستی خۆتی تیا نەبوو بەڕێوبەری ویزگەکەش بۆی نییە لە حاڵەتی ئەوەی ئەگەر تۆ خوێنەواریشت نەبێ ئەوە ئەتوانی کەسە پلەیەکەکانی خۆت بەریتە ژوورەوە تاواوەکو دەنگەکەت بۆ باد و بە پێویستی خۆت دەنگەکەت بۆ دیاری بکات لە ڕێ ئەو قەڵەمی ئەلکترۆنیەوە کە تەنیا قەڵەمە بەکاردێ بۆ دیاریکردنی لەسەر ئەو خەڵک دڵنیا بێت زەمەکان دڵنیا بن کە کەس نازانێت دەنگیان بەشێدا واتە بە دڵنیاییەوە یەکێک لە بنەماکانی هەرە بنەما سەرەکیەکانی پرۆسەی دەنگدانی هەڵبژاردننی 12/5 پرۆسەیەکی نهێنیە بێ و سەر لەبەری تەنانەت ئەنجومەنی کۆمیسیارانی هەڵبژاردنەکانی عێراق تەکید لەوە ئەکاتەوە کە تەنانەت بردنە ژوورەوەی هەموو جۆرە ئامێرێکی وەکو موبایل و کامێرە و ئەمانە بۆ ناو ناوەندی دەنگدان بۆ ناو ویزگەی دەنگدان بە هەموو جۆرێک ڕێپێنەدراوە هەر کەسێک و هەر بەڕێوەبەری ویزگەیەک و یاخود گروپێکی سیاسی ئەم پێشەرکاریە بکە ڕاستەوخۆ دەچێتە بابی خروقاتی هەڵبژاردنەوە و چاودێرە بە ڕێزەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەتوانن ڕاستەوخۆ ئەو کەسە بەڕێوبەری ویزگەیە یاخود بەڕێوبەری ناوەندە ئاگدار بکەنەوە کە ئەمە خروقاتی هەڵبژاردنە لە حاڵەتی بەردەوامبوونیە ئەتوانن ڕاستەوخۆ بەتایبەت وەکیلی بریکاری هێزە سیاسیەکان ئەتوانن سکاڵای لەسەر ئەو ویزگە یاخود لەسەر بەڕێوبەری ویزگە و ناوەندەکە تۆمار بکەن بۆیە جارێکی تر کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان جەختی لەوە کردوتەوە کە سەر لەبەری پرۆسەی دەنگدان چۆن بۆ دەنگدانی تایبەت نهێنیە بێ و دوورە بێ لە هەموو جۆرە ئاشکراکردنێک بە هەمان شێوە بۆ دەنگدانی گشتی و بە هەمان شێوە بۆ تەواوی پرۆسەی دەنگدان لە هەر کوێیەگە بێ بۆیە ئەوەی کە ئەمێنێتەوە ئەوەیە کە دەنگدانی هەر دەنگدەرێک لەسەر ئاسی عێراق لە هەر شوێیەک بێ تەنانەت لە ویزگەیەکی 100 کەسی و 500 کەسی و 10 کەسی بێت ئەم دەنگدانە نهێنیە بێ و تەنها ئەو کەسە خۆی دەزانێت دەنگی بەچێە و بۆ هیچ کەس و بۆ هیچ گروپ و هیچ لایەنێکی سیاسی نییە کە لێپرسینەوە لەوە بکات کە یاخود داوای بەڵگەی ئەوەی لێ بکات کە دەنگی بە چ لایەنێکی سیاسی یاخود قوارێکی بەشدار لە پرۆسەی هەڵبژاردنەکان داوە ئەمە بەداخەوە ئێمە لە ڕابردووە ئەزمموی تاڵمان هەبوو لەوەی کە هێزەکانی پۆلیس و ئاسایش ئیجبارەکان بەوەی کە لە ڕێگەی موبایلەکانیانەوە وێنەی دەنگەکانیان بگرن کە ئەم جارە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان جەختی لەوە کردوتەوە بردنە ژوورەوەی موبایل و کامیرە بە هەموو جۆرێک بۆ ناو ویزگەی دەنگدان و ناوەندی دەنگدان قەدەغێ و ڕێپێنەدراوە ئەمە خاڵێکی زۆر بەهێزە بۆ دڵنیایی هێزەکانی ناوخۆ پۆلیس و ئاسایش لەوەی کە دەنگەکانیان نهێنیە بۆیە ئەگەر هاتوو لە ماوەی بانگەشەی هەڵبژاردنیشە بەهۆی ئەو دەسەڵاتداری ئەو هێزانەوە ئەم هێزانە لە بۆ بانگەشەکان بەکار هاتن بۆ کۆبوونەوەکان بران و بۆ زیادکردنی ئەو جەماوەرەی کە بۆ بانگەشە کۆ ئەکرێنەوانەیە بران ئەوە دەتوانن لە ڕۆژی دەنگدانە زۆر بەسەر بەخۆ و زۆر بە ئازادانە دەنگی خۆیان شۆ بەڕێستان کە چاودێری هەڵبژاردنەکە و پرۆسەکە دەکەن ئەم هەڵبژاردنە چەندە زیاتر گرنگی تێدایە بۆ ڕێگری لە ساختەکاری و تەزویرات بکرێت بەڵێ لە ڕاستیە ئەگەر ئێمە کۆمەڵی خاڵدانین وەکو خاڵی جیاکەرەوەی نێوان هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 12/5 و لە تەواوی سێخولەکەی تری ڕابردوو کۆمەڵە خاڵ هەیە کە من دەتوانم هەر بە تایتڵی خاڵەکان بخەمە ڕوودوای ئەگەر پێویستیکە بچینە وردەکارێکەوە لە دیاترینیانەوەیە کە لەم سیستەمە یاخود لە پرۆسەی هەڵبژاردننی 12/5 بەکارهێنانی سندوقی ئەلکترۆنی و بە ئەلکترۆنی دەنگدانە کە ئەمە یەکێکە لە خاڵە جیاکەرەوەکان کە هەژمارکردنی دەنگەکان بە سندوقی ئەلکترۆنیە کە لە ڕابردووە هەڵبژاردنەکانی تر لە ڕێگەی دەستەوە کرا کە ئەمە بۆ خۆی کۆمەڵێک ئیجابیاتی هەیە یەکەمینیان خێرایی یەکلاییکردنەوەی دەنگەکان هەر لە ناوەندی دەنگدان و وێزگەی دەنگدانەکە کامە خاڵێکی هەرە گەشی پرۆسەکەیە کە تەمەناکەم
پرۆسەکە وەکو خۆی بەڕێوە بچێت کاوەی کە تاوەکو ئێستا هەیە. دووەمینیان ئەوەیە کە ئەم پرۆسەیە هەموو نوێنەری ئەو شیانە سیاسی و چاودێرانی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە ناو وێزگەی دەنگدانەکە بوونیان هەیە دەتوانن وێنەیەک لە راپۆرتەکە ئیساق بکەن و ئەم دەرەنجامی ئەنجامی ئەم ویزگەیە دەبێتە ئەنجامێکی سەرەتایی کە ئەتوانین بڵین لە ماوەی 2 سەعاتی یەکەم دوای تەواوبوونی هەڵبژاردن واتە کاژمێر 6 ئێوارە ئەوە ئەنجامی سەرەتایی لە ماوەی 2 سەعاتی یەکەمە دەرەچێمە خاڵێکی جیاکەرەوەی. خاڵێکی جیاکەرەوەی ترەوەیە کە ئەنجومەنی کۆمیسیارانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ئەنجومەنێکی تازەیە و لەم خولەی پەرلەمانی عێراق متمانەی پێدراوە هیچ هەڵبژاردنێکی تری پێشووتری بەڕێوە نەبردووە کە ئەمە جارێکی تر بە شێوەیەک دەتوانی بڵێ هاتنی ئەم ئەندامانەی ئەنجومەنی کۆمیسیاران ڕۆحێتێکی ترایەتەوە بە موئەسساتەکە بە تایبەتەوەی کە گلەی ئەوە هەبوو کۆمیسیۆنی ڕابردوو هێزێکی سیاسی یاخود گروپێکی یاخود حزبێکی عێراقی زیاتر بەسەریا زاڵە ئەمەیەکێکەیە لە خاڵە جیاکەرەوەکان لەگەڵ سیستەمی بایۆمەتری کە خاڵی هەرە جیاکەرەوەی ئەم پرۆسەیە لە پرۆسەکانی ڕابردوو کە ئەویش دوورکەوتنەوە لە ناوی دووبارە و تۆماری دەنگدەرانی ئەوەی کە ئێمە ئێستا لە هەرێمی کوردستانە کاری پێەکەین و لە هەڵبژاردنەکانی ڕابردووە ئیشی پێکرێت. دەست خۆشکاکدانا سەرنجی بەڕێزت چیە لەم هەڵبژاردنە چەندە گرنتی بە دەنگدەر درراوە کە دەنگەکەی بگاتە شوێنی حەقی خۆی و دەستکاری ناکرێت ڕێکشوێنەکان چۆن دەبینی بەڕێزت؟ خۆی هەر پرۆسەیەکی هەڵبژاردن کۆی ئیجراتەکانی لە سەرەتاوە تا کۆتایی بریتێ لە پێناوی دەنگدەر واتە دەنگدەر لێرەدا چەقی وەسەنتەری پرۆسەکەیە واتە ئەوەی کە لە ناو جۆرێک وەکو قسەیەکی سیاسی وترێگەر 4 ساڵەوان لە دەسەڵات بن ئەو ڕۆژە هاوڵاتی دەتوانێت دەسەڵاتی خۆی بەکاربێنێ واتە دەنگی تۆ کێشی هەیە قورسایی هەیە باخی خۆی هەیە ئەتوانی باڵانسی هێزەکان بەرزونزم پێ بکەی بەم دەنگەی خۆت ئەمە ئەو ڕاستەیەکە بیزانین بۆیە پرۆسەکە هەتا ئێستا کە ڕۆیشتووە من لەو لایەنەوە بەڕاستی من لێرە شەرم ناکەم زۆر بە ئاشکراواڵێم مادەم لایەنێکی دی سەرپەرشتێکە ئەو ئێمە خەڵکی کوردستانینێن لە کوردستانم پرۆسە باسی عێراق من لێ لە بەسڕە و نەجەف و کەربەلا چۆن پرۆسەکە بڕێوە چێ بەڵام ئەوەی کە لێر لە کوردستان بڕێوە چێ چونکە لایانی دیکە کە خۆی بەرژەوەندی هەیە لە تێکدانی بارودۆخەکە لە ناو پرۆسەکە دەسەڵاتدار نییە باوەڕمە تا ئێستا پرۆسەکە بە باشیە ڕواهی وادارم پاڕێم و لەخوای گەورە کە تەوفیقی پرۆسەکە بە چاکی و بە شێوەیەکی باش ئەنجامەکان بێ وا بکە کە هەرێمی کوردستان پێگە یاساییەکەی خۆی بەهێزتر بێ و دەنگدەری کوردستانی زیاتر ئاشنا بێ بەم مافەی خۆی من تا ئێستا دەتوانم باشی بۆ دابنێم بۆ کۆی ئەو پرۆسانە ئەنجام درراوە تەبعاً بێ خەوشیش نابێت. ئەو ڕێوشوێنانی کە باز دەکرێن سندوقی ئەلکترۆنی جیاکردنەوە هەر لە ناو وێزگەی دەنگدان ئەنجومەنی نوێ کارتی بایۆمەتری ئەمانە چەند گرنگن چەند جیاوازی دەدەن بە هەڵبژاردنەکەەوە چەند هانی خەڵک دەدەن بۆ ئەوەی بەشداری لە هەڵبژاردن بکە و وابیر بکاتەوە کە فعلا ئەمە هەڵبژاردنی کە ڕاستەقینەیە. خۆی هەڵسەنگاندن بۆ هەر پرۆسێکی وا دوای ئەنجامەکان نەبێ زیاتر بۆ سەرکەوتوترە بەڵام ئەوەی کە لێرە ئێمە تەماشای بکەین ئەوش ئەوەیە بەو پێی هەرێمی کوردستان و خەڵکی عێراقی ئاشنا نییە زۆر بە پرۆسەکانی هەڵبژاردن بە تایبەت ئاشنانیە بەمێ پێوترێ بە ئەلکترۆنیکردنی پرسەکەەوە ئەم کارتانە درەنگ وەخت دەستی پێکرا پێش وەخت دەبوو لانی کەم لە ساڵێک پێشەوە بەروارە ئامادە کرا بایەوە لەوێ طبعا دوجار ئەبدەیت بکرێتەوە بۆی مردووان و نەخۆشان و ئەو کەسەی کە مافی نییە لێ دەربێنرێ بەردەوام ئەم پرۆسێکی ئەبدەیت کراو بێ واتە و تەنها کەسە زیندوکان بتوان بەکاری بێنن بۆی بتوانن تۆ لە ناو پرۆسەیەکی وا بە ئەلکترۆنی چونکە ئێستا دەنگدەری کوردستانی مەترسیەکە ئێستا تەنانەت ئەو قەڵەمەی ئەو پێنووسەی کە دەنگی پێدەین هەندێک پێی وایە بێ پێ لەگەڵ بێ هەندێک پێی وایە نەخێر لەوێ خۆی هەیە هەندێک یعنی لێرە نائاشناییەکە لەلایەن دەنگدەرەوە بە گشتی چونکە جیا لەو ڕاهێنەرانی بواری پرسەکە و جیا لە چاودێران و بریکاری لایەنە سیاسیەکان دوجار دەنگدەر زۆرترن لەمانێک کە باسمان کردن دەنگدەر لێرە پێویستە ئەو مافەی خۆی بزانێت چۆن و بگاتە شوێنی خۆی ئەو دڵنیانی کە تا ئێستا بە ئێمە دراوە ئەوژەوەیە پرۆسەکە و ئاماژەتان پێکرد بە ئەلکترۆنیە کرێ و بە کلاسیکی نییە وەکو جاری دیکە خاڵێکی دیکە ئەوەیە کە هەمووان جەختیانە کردەوە پێویست بوو لانی کەم و کوڵاتانی پێشکەوتوو زوو ئەنجامەکان بدا بەدەستەوە ئەم شێوازە ئەنجامەکان
گرنتی زیاتری تایە بۆ شێوە بەڵام مەترسیەکان لێردا ئەوەیە هەندێک ناوچەکە ئاوارەی زۆرە کە لەوانەیە ئەمە دەواازەیەک بێ بۆ بەکارهێنانی گزیکردن کە بە شێوە کلاسیکەکەی کۆن دەنگەدەن هیوادارم ئەو فۆکەسەی لایەنەکانی بەتایبەت لایەنە سیاسەکان و چاودێری ڕێکخراوەکان زۆرتر لەسەر ئەو ناوچانە بێ کە بۆی یاریکردن بە ئەنجامی دەنگدانەوە ڕوونەدا و دوجار بە شێوەیەکی یاسایی پرۆسەکە بڕاتە پێشەوە تا وشیارێکی باش دروست بێ بۆ دەنگدەر من باوەڕم وایە بەپێی ئەو لێدوانانە بینیومە دەنگدەری عێراقی هێ لە هەندێک ڕۆ وریاتریش یانێ بە چەند ساڵێک بە 15 ساڵ نابە لە سیستمی سیستمەکانی حکومڕانی تێگەیشتون کە چێمانەی ئێرە بەداخەوە زۆر دوو ئەوەندەی ئەو بەروارەشە هەتا ئێستا هەندێک کەسەیە بەداخەوە نەک تێنەگەیشتۆ بەڵکو هەڵە دووبارە کاتەوە خۆشێڵێ ئاسایی ئەمە مەترسیە کە کەوای کردووە لەکە بخاتە سەر کۆی پرۆسەکەەوە گومان لەوە دروست بکەن تۆ چەندە پابندی بە یاساوە کاکدارە مەسەلەی زۆری بەشداری خەڵک چەندە گرنگە دەوترێت چەندە خەڵک زۆر بەشدار بێ ئەوەندە دەرفەتی ساختەکاری کەمتر دەبێتەوە یەکێک لەو پرسە گرنگانی کە زۆر گرنگەوە ئەبێ بە پاساوێکی زۆر باش بە تایبەت بۆ کەسانی یەکەم جارە دەنگەدەن هەندێکم گوێ لێ بووە کە سڵەکەنەوە یاخود جۆرێک لە بایکۆت لە بەرامبەری پرۆسێکی وا ئەنجامەدەن لە ڕاستیدا هەر پرۆسەیەکی هەڵبژاردن بە تایبەت بۆ ئێمە ومانانێک کە جیاواز دەنگەدەین ئەویش ئەوەیە کە پێویستە بەشداری بکەن پێویستە دەنگ بن بەو لایەنەی کە پێیان وایە کە گومانی باشەیەکە سەرکەوتوو بن بە پشتیوانی خوا و نوێنەرەکانیان شایستە بن بۆ پڕکردنەوەی کورسەکانیان جومەنەکە بە دیوێکی ترە ئەگەر نەتوانن خەڵکێک یاخود بە جۆرێک بڕیاریاندا و بایکۆتی بکەن بچن دەنگەکانیان بسووتێنن چونکە نەچوونی ئەوان ئەگەری زۆر هەیە لە تۆ تەماشا مەکە لە وێزگەیەکی دەنگدان بەڕێوەبەری بنکەکە یاخود فەرمانبەرەکانی کۆمیسیۆن لەوێ بە جۆرێک لە جۆرەکان سوێندیان خواردووە و پابندن و بەو شێوە لە هەندێک ناوچەی کوردستان لە زۆرێک لە پارێزگاکانی عێراق ئەو گرفتە هەیە گرفتی کڕینی دەنگ گرفتی لە بری دەنگدان گرفتی یاریکردن بە ئەنجامەکانی دەنگەوە گرفتی ئەوەی تۆ دەنگت بۆ بدەن کاکە ئەمە مەترسیە تۆ لە ماڵەوە بیت و بەڕاستی دەنگیشی بۆ درابێ بە شێوەیە کە خۆشن نازانی بۆی ئەوە گرفتێکی گەورەیە کە لێرا دروستی کردو بەڵام لێرام ئەگەر دەرفەتم بی ئاماژەیەکی خێرا بم بە و سزانەی بۆ لادەر و یاخودە و تاوانانەی لە ئاماژەمان پێکرد لە پرسیارەکانی سەرەتاوە کە ئایا و تاوانەکان چین و سزاکانیان چۆنن چونکە دوجار هەمیشە زانین کە سزا واکە کەسانی لادەر بسڵەمێتەوە و کەسانی کە پێی وایە ئەگەری هەیە نیەتێکی وا هەیە لادانێک بکە دەسڵەمێتەوە ئێمە یاسای ژمارە 45 بە ژمارە بە چەند مادەیەک ژماردوونی لە ساڵی 2013 کە دوو جاریش لە 2010 هەموار کراوەتەوە جەختیان لەسەر ئەوە کردوتەوە کە پێویستە تاوانەکانی هەڵبژاردن بە قوڵی لەسەری بۆستین و سزاکانیشی بۆ دیاری بکەین هەر چۆن ئاماژەی پێکردەوە مادەی 31 لە ناو یاسای ژمارە 45 تاوانی حەبسکردنی داناوە کە لە 6 مانگ کەمتر نەبێ یاخود غەرامەیەکە لە 250,000 و لە ملیۆنێک زیاتر نەبێ بۆ ئەم تاوانانە ئەوەی کە ئێستا ئاماژەی پێدەم زۆر بە خێرایی یەکەمیان تۆمارکردنی ناوێک یان سڕینەوەی ناوێک لە تۆماری دەنگدەران یەکێکتر لەوانە تۆمارکردنی ناوێک کە مەرجی یاسایی تێدا نەبێ یەکێکتر لەوانە کەسێک بۆ خۆی دەنگ بداوە بزانێت کە مەرجی یاسایی لە دەنگەکەیان نەبووە یەکێکتر لەوانە دەنگ بدا بۆ کەسی دیکە لە بری ئەو تەمانە ئێستا بۆ زانیاریتان هەندێک کەسی زۆر لە ڕاستە لە دەروی عێراقیش دەنگدان پرۆسەکە کرێ بەڵام ڕەنگە بەشێک لە عێراقیەکان بە تایبەت هاوڵاتیانی کوردستانی لەوێ خوان وکو عێراقی نەناساندووە یاخود ناوەکانیان پێچەوانی ئەو ناوانەیە کە لە ناسنامەکانیان هەیە بۆیە ناسنە پرۆسەکانی دەنگدان ئەگەری هەیە ئەم کەسانە کارتیان بۆ کرابێ یان کارتە کۆنەکەیان دەنگیان بۆ بدەن ئەوە تاوانێکی گەورەیە سزاکەی بریتی دەبێت لە حەبسکردن لە 6 مانگ کەمتر نەبێ یەکێکتر لەوانە بریتە لە ئاشکراکردنی نهێنی دەنگدانی کەسێکی تر بۆ خۆتانەزانن دەنگدانێکێک لە پێوەرە نێودەوڵەتەکانی ئەوەیە کە بە شێوەیەکی نهێنی بێەوە بە شێوەیەکی نەزیه و پاک و خاوێن بێ ئەمە لێرەدا تۆ هەڵبسی ئەم پرۆسە ئاشکرا بکەی ئەوە سزاکەیت یەکێکتر لەوانە گۆڕینی
ئیرادەی دەنگدەری نەخوێنەوار ئەمەش گرفتێکی گەورەی هەتا ئێستاشی لەگەڵا بێ هیوادارم بەڕێوبەری ویزگەکان بەڕێوبەری ناوەندەکانی دەنگدان ئەم ڕاستێت چاک بزان کە بەشێک لەو دایک و باوکانەی کە تەمەنیان زۆرە نەوەکانیان هەڵبسن بە گۆڕینی ئیرادە من پێم باشە بەڕاستی ئەگەرچی ئێستا درەنگە بە هیچ شێوەیە تەنها خودی بەڕێوبەری بنکەکە و بەشایەتی یەکێک لە فەرمانبەران بتوانێت دەنگ بدا بۆ کەسی نەخوێنەوار نەک کەسوکاری مادەی 32 سزای حەبسکردنی داناوە کە لە ساڵێک کەمتر نەبێ بۆ کەسێک ئەم تاوانە نەم کاکە ئەمانە بەشێکی زۆریان لە هەرێمی کوردستان ڕوویداوە بۆ زانیاریتان یەکەمیان هێز بەکارهێنان بۆ ڕێگریکردن لە دەنگدەرانێکی تر لەوانە عرضکردن یا داواکردنی سوودێک یا قازانجێک یا جۆرێک لە ئەوەی پێی دەوترێ بەرتیل و کڕینی دەنگ یەکێکی تر لەوانە بڵاوکردنەوەی کۆمەڵە زانیاری نادروست لەسەر کاندیدێک بە کشانەوە یا خودت بە ئەوەی خەڵکی شارەکەنی یا چۆنە هەر زانیاریکی نادروست یەکێکی تر لەوانە چوونە ناو بنکەکان و وێزگەکانی دەنگدان بە شێوەی چەکدار یەکێکی تر لەوانە دەستدرێژیکردن بۆ سەر خودی فەرمانبەرانی کۆمیسیۆنێکی تر لەوانە خۆ هەڵبژاردن لە زیاتر لە بازنێکی هەڵبژاردن ئەمانەوە کات تاوانەکەی لە ساڵێک کەمتر نەبێ بە سزادانی حەبس بۆ ئەو کەسە مادەی 33 زۆر بە خێرایی باسی بکەمەوەش بریتێ لە سزادانی کەسێک بە کەمتر لە ساڵێک نەبێەوە یا بە غەرامەیە کە غەرامەکەی لە ملیۆنێکە بۆ ئەم کەسانی کاوای کردووە ئەمانەش ڕۆیان داوە لەم هەڵمەتانەی هەڵبژاردن هەمومان بینیوان هەر کەسێک وەرەقە و پێناسە و خۆناساندنی ئەوەی پێی دەوترێ هەڵبژاردننی کەسێک بشێوێنێ یەکێکتر لەوانە دەستدرێژیکردن لەسەر ئیرادەی ویستی دەنگدەران ئێستا ڕاستێک بیسراوەژەوەیە هیوادارم ئێوە لە پەیام و کەناڵەکانی دیکەش باسی بکەن هەندێک لەو شێوازی تەسویتی ئەلکترۆنی جۆرێک لە دەنگۆیەک بڵاو بۆتە کۆڵێن تۆ دەزانرێ دەنگت بەکێداوە ئەمە مەترسێکی گەورەیە بە تایبەت بۆ هێزە چەکدارەکان بۆ پێشمەرگەکان هیوادارم بە هیچ شێوەیە کەس نازانێت تۆ دەنگە بەکێداوە کاکدانە دەست کەس ناتوانێت بزانێت تۆ دەنگە بەکێداوە ئەو ڕاستیە هیوادار ئاماژەی پێبن زۆر باش ئاخر پرسیار لێکم مەسەلەی وجودی چاودێریکی بەهێز لەم هەڵبژاردنە چەند گرنگە بە تایبەتی لایانی چاودێری نێودەوڵەتی ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە لەگەڵ هەر سەرنجێکی کورد کە هات بێ زۆر سپاس دەکەم کاکدانە باوەڕم وایە بەشێک لەوانە هەمیشە ئەو پرۆسانی کە لێرە بەبێ توند و تیژی بەبێ لە کەدارکردنی پرۆسەکە تەنانەت لە هەڵبژاردنەکانی سەرەتایی ئەوەی لەگەڵ عێراقیش ئەنجام درا هەرێمی کوردستان خراە لیستی ڕەشەوە لەبەرەوەی پرۆسەکە بە چاکی بەڕێوە نەبراوەوە زۆر لە کەدار بۆ لە ڕووی گزیکردن و دەستدرێژی و شێواندن و سومعی پرۆسەکە بەڕاستی زۆر جار خراپ کراوە هیوادارم بەشێک لەوانە توانی بێتمان چارەسەری بکەین هەمووان ئەو وشیاریە هەڵبژار ناگەشت بێتەوە واستەی تۆ ئەم مافەی خۆت ئەم وەزیفەی خۆت ئەدا بکەی چاودێری نێودەوڵەتی زۆر ورد بن و لایانی پەیوەندیداریش زۆر باش لەسەری بۆسێ ئەم زانیارێنی ئەوان تۆماریەکەن و بڵاوەکەنەوە زانیاری گۆترە نیە هیوادارم کۆمیسیۆن حسابی بۆ بکە کاکدانە زۆر سپاس دەکەم کاگەڵشۆ بە کورتی سەرنجەکانی کۆتایی خۆت بخەیتە ڕوا بوونی چاودێری باس بکەی لە مەڵبژاردنە تا ئێستا چەند چاودێرەیە بوونی چاودێری نێودەوڵەتی چەند گرنگە سپاس دەکەم بەڵێ بە دڵنیاییەوە بوونی چاودێر پرۆسەکە بۆ دیاریکردنی کە مکوڕی پرۆسەکە و بۆ هەڵسەنگاندنی تەواوی پرۆسەکە بە پێی ژمارە ئەو چاودێرانەی کە هەر ڕێکخراوێکی چ ناوخۆی چ بیانی بۆ پرۆسەکە هەیەە زۆر گرنگە و پرۆسەکە زیاتر دەوڵەمەنەکە و پرۆسەکە زیاتر بەهێزەکە دیارریەکات لەکوێدا کەم و کورتەیە و لەکوێدا کەم و کورتی نییە ئەوەی کە ویستم ئاماژەی پێ بەم ئەوەیە کە ئەو بەکارێنانی ئامێری ئەلکترۆنیە بە هیچ جۆرێک ناتوانرێت دەنجی دەنگدەر کەشف بکات و ئەو قەڵەمە ئەلکترۆنیەش ئەو تەنها قەڵەمێکە کە لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانەوە لە ویزگەکانی دەنگدانا بوونی هەیە و دەنگدەر کاتێکە چێتە ناو ویزگەیەکی دەنگدان تەنها چەند شتێکی پێویستە ئەویش بوونی کارتی بایۆمەتری ئەگەر هەبێت کە ئەو کارتی بایۆمەترا تەواوی زانیارێک کەسیەکانی دەنگدەری تیا بوونی هەیە و لە جیازی وردبینی تیاکرێت لە بەسمە و ناو
زانیاریە کەسیەکانی ئەو کەسا چێگەکرێت و لەگەڵ ئەو کارتی دەنگدانەی ئەو قائمەی دەنگدانەی کە مصدر ئەوراق ئەیا بە دەنگدەرەکە کە سێ بارکۆدی لەسرە کە ئەم بارکۆدانە لەلایەن جیهازی وردبینیەکەەوە جارێکی تر تحقیقی لێکرێ و پاشان کە ئەچێتە ناو سنووق ئەلکترۆنیەکە ئەو کارتەی کە بەدەست بە ڕێبەری ویزگەکەیە چێژی ئەو زانیاریانەی هەموو لە جیازی وردبینیەکەەوە جێدێتە بۆ ناو سنووق ئەلکترۆنیەکە و جارێکی جەخت لەوە کەمەوانەیە کە سیستەمی ئەلکترۆنیەکە بە هیچ جۆرە دەنگی تێدا کەشف ناکرێت و دەنگدان هێنیە بێوەگە و پرەنسیپە جیهانی کە هەیە. دەست خۆش سپاس کە گەڵشەوە عەبدولفەتاح هەندامی پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردن و هەروە زۆر سپاس بۆ دانەدارە ڕاوێژکاری یاسایی پەرلەمانی کوردستان کە لە هەولێر و لەگەڵمان بووی. بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ بێت.